من ناوم هیوا ئەبووبەکر عەبدوڕەحمانم ناسراو بە هیوای جوتیاران سەرۆکی جوتیارانی چەمچەماڵم ئێستا لە سنووری بازیان چکن پیشەکەم کشت و کاڵیە جوتیاریە حەز ئەکەم لەم ناوچەیە زیاتر ڕۆژانە ئیش و کارم خەریکی ئیشی جوتیاران بم لەم سنوورەیە و زیاتر بەرهەمهێنانی زراعی و سەوزە و شتی لەو بابەتانە. ناوچەی بازیان و کانی شەیتان ناوچەیەکی زراعیە زیاتر بەرهەمی زراعی تیا بەکاردێنێت کەمتر کشت و کاڵی لەبەر منتیقەیەکی ئاویژگەیە زیاتر ئاوی لێ هەیە و سنوورێکی فراوانە بەرهەمی زراعی سەوزەواتی تیا بەکاردێنێت و ساڵانی ڕابردوش زۆری وڵات تەماتەی ئەم سنووری بازیانە ئەگەیشتە خواروی عێراق و تەنانەت تا بەغداش ئەڕۆشت. سنوورێکی لەبەر ئەوەی منتیقەیەکی زراعیە و زیاتر دەشتاییە و ئاوی زۆرە زیاتر بۆ بەرهەمی سەوزە بەکاردەهێنرێت. جیاوازی زۆرە لێرە زیاتر بە ئاوی بیر بەکاردەهێنرێت سەوزەکە بەرهەمەهێنرێت لەبەرەوەی سەوزەی ئەم سنووری کانی شەیتان و بازیانە سەوزەیەکی بەناوبانگە هیچ جۆرە پاشەڕۆیەک ئاو زێرابی شۆنانی تر نایەتەوە سەری زیاتر ئاوی بیر بەکاردەهێنرێت. زۆر سەوزەیەکی بێچێش هەیە لەبەرەوەی هیچ جۆرە پاشەڕۆیەک نییە لەم سنوورە پاشەڕۆی ئاوەکو زێراب و شۆنەکانی تر سەوزەی لێبەرهەم بهێنرێت زیاتر هەر هەمووی لە احتیمامی کردوتە سەر بیری ئیرتیوازی. ئێستا لە سنووری سلێمانی زیاتر ئەو سەوزەیە کە ئەکرێ نازانی لەکوێ پاشەڕۆی ئەو ناوشاری سلێمانیە دێتە خوارەوە ئیتر لای تانجەرەوە ئەو ناوە سەوزە ئەکرێت لەبەرەوەی ئەم سنوورەش ینی کە ئەڵێ سەوزە ئەنگی ئەم سنوورەش هەر لەبەر چاوی خەڵک ناشیر نەبێ بەڵام ئەم سنوورە تایبەتمەندیەکی خۆی هەیە و جیاوازی زۆرە سەوزەکەی. سەوزەی کانی شەیتان سەوزەیەکی زۆر نایابە بەڵام بەداخەوە ئەمڕۆکە کۆمەڵێ معاملی گەورە لەم سنوورە دروست کراوە دوو کەڵ و ژینگەیەکی زۆر خراپی هەیە ئەمە تەئسیری کردووەتە هەم سەر سەوزەش و هەم سەر خەڵکەکەشی زۆر نیگەرانن لە مۆزوع. واللهی من وەکو جوتیارانی چەمچەماڵ وەکو سەرۆکی جوتیارانی چەمچەماڵ داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بە تەنگ جوتیارەوە بێ زیاتر لایەک لە جوتیار بکاتەوە ئەم سنوورە ینی ئێستا لە هەموو جۆرێک سەمادێک لە هەموو جۆرە تۆوێکی مصدق محروم بووە نایهێنن ئێستاچینە داواکارین ینی تۆی وڵاتەکەمان خەریکە پەچێکەوێ ئەوەی کە دێش زۆر گرانە ینی لە بەغداوە شەتڵ دێنن شەتڵی خەیار دێنن شەتڵی قەرنابی دێنن شەتڵی بروکلی دێنن بە کولفەیەکی زۆر گرانەگاتە سنوورەکەمان زیاتر جوتیار پەکەخا لە ئیشکردن زۆر گرینگە ینی حکومەت ئێستا ئەگەر ڕێگری بکە بەرهەمی ناوخۆ زیاتر سەرفە بێ و بەرهەمی ناوخۆکەمان باشتر ینی بۆ جوتیار ئیسفادەی زیاترە ینی ئەم ساڵ زۆری جوتیار من ئاگادارم زەرەرمەند بوو لە خەیار و لە هەموو جۆرە سەوزەکە. لە مانجی 5 بۆ مانجی تقریبەن 10 ئەڕوا یعنی بۆ 11 ئەڕوا زیاتر ئیتر لەو مۆسمەیە ئەکرێت دوای ئەوەی کە بەرهەمی کشت و کاڵی لێ هەرژیرە زیاتر بۆ سەوزە بەکاردەهێنرێت. لە سلێمانی ساغە بێتەوە لە سنووری چەمچەماڵ و تا کەرکوچی شەڕوا بە زۆری خەڵکی کۆیەش دێن لێرە کۆیە و منتیقەی ئەو بەر دەشتی هەولێر و ئەو ناوە دێن لێرە سەوزابن ڕۆژانە تقریبەن منتیقەیەکە ئەم سنوورە ینی لەبەر چاوە زیاتر دەشتایەکانی بەس زیاتر سەوزەکەی لەم سنووری کانی شەیتانە ئەم گوندی کانی شەیتانە بەرهەمەهێنرێ زیاتر سەوزە لێرە بەرهەمەهێنرێ کۆمەڵی خەڵکی ئاوارەی خواروی کەرکووک و تقریبەن کەرکووک و لەم ناوە نیشتەجێ بوونە و
ئیش و کاری ئەواکەن کۆمەڵی عایلەی پێوە نیشتوتەوە و خەڵکی پێی ئەژێ لەم سنوورە. ئەم سنوورە زۆری ماڵە عەرەب هاتوونە لێرە ئیشی تیاکەن و کرێکاری تیاکەن و ڕۆژانە ئیشیانە لەم سنوورە. سەرچاوەیەکی باشە لەم سنوورەیە بۆ ینی بۆ خەڵکی منتیقەکە زیاتر خەڵکی لای ئەو منتیقەی چیمەن و لای کەرکووک و ئەو ناوەش هاتوونە لێرە نیشتە جێبوونە ساڵانە ئەم زەویانە لە پاش کشت و کاری ئەیگرن بە ئیجار بۆ بەرهەمهێنانی سەوزە. هیچ حیلاجی نییە بەس تەنازەخت بکاتە سەریان زیاتر فیلتەر بەکاربێنن. فیلتەری ئەم دوو کەڵ و پیسیەی کە هەیە ئەو مەعمەلانەی لە دەور و پشتیکانی شەیتانن ئەو مەعمەل چەمەندۆی ناوبازیان و ئەو تقریبەن تەیناڵ و ئەو ناوە زیاتر ئەگەر فیلتەر بەکاربێنن زەخت بکرێتە سەریان ئیسیفادە ئەکرێ بەڵام خۆ تازە ئەو مەعمەلانە هەر هەن و دروست بوون و واقعە و ناکرێ بەس حکومەت زەخت بکاتە سەریان فیلتەر دروستکەن فیلتەری مژینی دوو کەڵ و ئەو شتانە نێرن بەسەر منتیقەکەی بڕۆ. وەڵاهی داواکاریمان لە حکومەت ئەوەیە بەڕاستی سەماد زۆر گرانە هەم سەمادی سەوزە هەم دەرمان و موبیداتی حەشەری زۆر گرانە. داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان احتیمامێکی تایبەت بدا بە سنووری بازیان لە کاتی سەوزە و بەرهەمهێنان و سەمەهێنانی سەماد و شتی لەو بابەتانە ئەم پێداویستە کشت و کاڕەکان داواکارین لە حکومەت هاوکاری جوتیار بکات لەم سنوور و لە سنووری قەزای چەمچەماڵ و ئەم دەبەرە. حەقی خۆیانە بەڕاستی جوتیاریش حەقی خۆیەتی بپرسێتەوە دەستگا ڕاگەیاندنەکانیش پێویستە لای کەمی هەفتانە مانگانە بێتە ئەم سنوورە مقابلە بکە بزانە مەعاناتی جوتیار چییە داواکاریان چییە هاوکاریان چی پێویستە داوا لە حکومەت بکرێ بێتە وەسیلەیەکی بینی حکومەت و بینی جوتیار دەستگای ئەعلامیەکان بۆ ئەوەی کە لایە لە جوتیار بکرێتەوە هاوکاری بکرێت.